پێشهاتی بابەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی تایبەت و تەمویلی کورتێنانی موچە لە عێراق لە ڕێگەی یاسایەکەوە بابەتێکە پێویستی بە هەڵسەنگاندنە پێویستی بە دراسەکردنە سێسەرۆکاتەکەی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە ڕوانگەی پەرۆشیان بۆ خەڵکی کوردستان ئەبێ ئەم بابەتە بەهەند وەربگرن و مامەڵە لەگەڵ ئەمری واقعا بکەن ئێمە پێویستە بەیەکەوە قسە بکەین مناقەشە بکەین کە چارەسەرەکان چییە موچەخۆرێک ئێستا لە عێراق دوو موچە بەیەکەوە وەرەگرێ بەڵام موچەخۆرێکی هەرێمی کوردستان تا ئێستا چارەنووسی موچەی ئەم مانگەی نازانێ لەبەرەوە بابەتێکی گرنگە ئێمە بۆ سبەینێ گرنگە کە کۆ ببینەوە لەسەری قسەی لەبارەوە بکەین گرنگە پەرلەمان ئیشی خۆی بکا لەم بارەیەوە پێویستە دانیشتنی پەرلەمانی کوردستانی بۆ ئەنجام بدرێ ئێمە وەکو دەستی سەرۆکایەتی بەیانێکمان بڵاو کردەوە کە دانیشتێکی پەرلەمانی کوردستان بۆ ئەم بابەتە ئەنجام دەین و ئەو کاتە بڕیاری پەرلەمان دەرەکەوێت لەو بارەیەوە.